بەسڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتوومەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەش وەک هەمیشە چەند بابەتێکەمان ئامادە کردووە بۆتان دەخوێنەوە. بابەتی یەکەممان بەناونیشانی دیالێکتی کەڵەشێر و تاریکی. ئەم بابەتە لەلایەن دکتۆر ئەمیر حسێنەوە ئامادەکراوە. بەم شێوازە دەست پێ دەکات. عەلی شەریعەتی دەڵێت پرسیارم لە هاوڕێکەم کرد بۆچی کەڵەشێرەکەتان بەیانیان ناخوێنێ یان ناقووقێنێ. لە وەڵام داوتی دراوسێکان بەردەوامگلەییان هەبوو، بەیانیان زوو خەبەری دەکردنەوە، بۆیە سەرمان بڕی. لێرەوە تێگەیشتم بە درێژای مێژوو هەر کەسێک بێوێت خەڵکی لە خەو بە ئاگا بهێنێتەوە، هەمیشە کەسێک هەیە بێوێت سەری بەوڕێ. لە ژیان ئێمەدا خەڵک بەردەوام باسی مەریشک دەکەن، کەس باسی کەڵەشێر ناکات. زیاتر بیر لە تێرکردنی گەدایان دەکەنەوە، نەک بە ئاگاهێنانەوەی ئەقڵ و بیرکردنەوە. لەم دیالۆکە کورتەدا کەڵەشێر تەنها پەلەوەرێکی ناو کۆختەی لادێکان نییە، بەیانیان بە دەنگە زوڵاڵەکەی بخوێنێ. لەگەڵ تاریکی و ڕەواندا دانیشتوانی ئاوایی لە خەو هەڵسێنێ و بۆ سەرکارەکانیان. بەڵکو کەڵەشێر لێرەدا سیمبولی پەیوەندیکی ئەزەلیە لە نێوان ئاگای و دەسەڵات، تاریکی و ڕووناکی، بانگەواز و بێدەنگی، لە نێوان سەرەتا و کۆتاییدا. هەروەها تاریکی بە تەنها نەبوونی ڕووناکی نییە، بەقەد ئەوەی ئامادەیی چڕی ترسە. لەم دیالێکتەدا تاریکی لە زۆنی پاسەوانی هێزێکدا خۆی مەڵازداوە، بوار بۆ هیچ پرسیارێک نادات، تەنانەت بە چرپەش. چونکە دڵنیایە دوجار هەر پرسیارە کوورەی هەنگی ئاگامەندی فو پێدا دەکا و دەیجوڵێنێ. لە منبەری حەقیقەتەوە بانگەواز دەکات. بەسە ئیتر دەست هەڵگرن، تاریکی لەسەر تەوقیتی خەوی ئێوە سنووری ئیمپراتۆریەتەکەی داڕشتووە. ئێوە دەزانن شەو قەدەرێکی ئەبەدی نییە؟ هەر کەسێک جورئەت بکات دەتوانێت سروشتی سیستەمی بێدەنگی تێک بشکێنێ. تەنانەت چرپەیەک بەسە بۆ دەنگدانەوە، تاڵێک گزنگی خۆر بەسە بۆ مژدەی ڕۆژێکی نوێ. هەر هاوارێک بۆ بە ئاگاهێنانەوە بە درێژای مێژوو خاوەنەکەی تووشی هەڕەشە و مەترسی سەرپەڕاندن کردووە. چونکە لەو کاتەوە مرۆڤ دەسەڵاتی وەگامڕازی خۆسەپاندن دۆزیوەتەوە، ستەمکاران قاعیدەیەکی پتەوی لە زێر هەڵکێشاویان داهێناوە. هەر دەنگێک کۆمەڵگا بە ئاگا بهێنێتەوە ڕاستە و خۆ دژی دەسەڵاتدارانە. بۆیە دەسەڵاتداران هەمیشە ترسی ڕاستەقینەیان لە بەخەبەرەکانە یان ئاگامەندەکان، نەک خەوتوەکان. تەنانەت لە برسیەکانیش ئەوەندە ناترسن، چونکە زۆرجار برسیەکان بە ئەستۆیەک هەڵدەخەڵەتێن. یان وەک مارکس تیۆریزەی کردووە، ئەوە برسیەکان نین شۆڕش بەرپا دەکەن، بەڵکو ئەوانن هۆشیاریان لەمەڕ هۆگارگەلی برسیەتی هەیە. هۆشیار و بە ئاگان خۆیان لەسەر چرکەژمێری ئازادی و خەونی دادپەروەری ڕێکخستووە. چەپەرەکانی سەودا و مامەڵەیان خستوۆتە ژێر پێیان و زۆر دەمێکیشە تێیان پەڕاندووە. هەرگیز کەڵەشێر لەسەر بانگ خوێنی و قوقاندن سەری ناپەڕێت، بەڵکو هەمیشە لەسەر کاتی قوقاندن و پەیامی بانگ خوێنیەکەی، واتە خەبەرکردنەوەی ئاوایی، ڕوبەڕووی مەترسی و ملپەڕاندنی دەبێتەوە. چونکە لە دیدی دەسەڵاتداران ئەمە گەورەترین تاوانە. ئاواییەک لە خەو هەڵسێنی و بە ئاگای بێنیەوە، لە کاتێکدا ئەمان سیستەمەکان لەسەر سەڕکردنی ئاگامەندی و سامفۆنیای پڕخە و باوێشکی بە کۆمەڵ ڕێکخستووە. دەسەڵاتداران دەیانەوێت کۆمەڵگاوەکو کێڵگەی پەلەوەری مەریشک هێلکەیان بۆ بکا و جوچکەیان بۆ بەرهەمبێنێ و سکیان تێر بکە، بەڵام هەرگیز دەنگ هەڵنەبڕێ، هیچ جۆر داواکاریەک بەرز نەکاتەوە. فێر نەبێت بڵێ نەخێر، بۆ ئەو مەبەستە میدیایەکی زەبەلاحیان خستۆتە کار، بۆ ئەوەی بانگەوازی هەستانەوە وەربگێڕن بۆ سەرزمانی لەیلایەی درۆزنانە، تا ئازارەکانی کۆمەڵگا بلاوێنێتەوە، بیان خاتە دۆخی خەوی قورسی موکناتیزی. لێرەوە تەنها دەسەڵاتدارانی ستەمکار نین چەقۆ لە کەڵەشێرەکان دەسون، خودی کۆمەڵگاش کێشەیە. کاتێک لە ناو پارەدۆکسی هاوکێشەیەکی ئانتیکەدا ڕاهێنراوە لەسەر خەوی خۆش، بۆیە بەردەوام پێویستی بە تاریکی و لاواندنەوەیە، نەک بانگەوازی بە ئاگاهێنانەوە یان دەنگێک بە گوێیدا بچرپێنێ و بیری بخاتەوە. ژێربەتانی و ناوپێ خەفی خەوە قوڵەکەت جۆرێکی ترە لە زندانی ئارەزوو مندانە و
باشترە هەرچی زووە لە خەو ڕاپەڕی و جێی بهێڵی. لە کۆتاییدا سیستەمە سیاسی هاوچەرخەکان چیتر پێویستیان بە ملپەڕاندنی کەڵەشێرەکان نییە، بەڵکو لە ئێستادا دەرفەتی ژیانیان بە باشترین شێوە بۆ دەرەخسێت لە بەرامبەر بێدەنگیەکاندا، یان ڕاستتر بڵێم لە بەرامبەر فرۆشتنی دەنگیاندا. ئەوە تا دایان دەمەزرێنن، وەزیفە و موچەیان بۆ دەبڕنەوە، پلە و پۆستیان بەسەردا دابەش دەکەن، لە قەبەی زانستی و ئەکادیمیان پێدەبەخشن، شاشە و مینبەری میدیای زەبەلاحیان دەخەنە بەردەست. ئەوانیش لە بری ڕاچڵەکاندن و باگاهێنانەوەی ئاوایی لەیلایەی خەوی سەر تاسەری لەسەر ڕیتمێکی ئامادەکراو بە تۆنێکی ڕێکخراو دەچڕن. لێرەوە ڕۆشنبیر و بیرمەند میدیاکار و ئەکادیمی و سیاسی لە کەڵەشێرەوە دەبن بە مریشکێکی ومەهات، ئەوەی پێداگریش بکات لەسەر ئەرکە سروشتی ئەخلاقیەکەی ناڕازی بێ و ئازایانە هەر بقوقێنێ لە هەموو ڕوویەکەوە پەلاماری دەدەن، وێنەکەی ناشرین دەکەن، بە تۆمەتی ناڕەوا تەڵەی هەواڵگری نائەخلاقی بۆ دەنێنەوە، مەدەلیای خیانەت و جاسوزی و بە گەردندا هەڵدەواسن، لە هێڵی پێشەوەی بەرگریەوە فڕی دەدەنە ناو تابووری پێنجەم، لە ڕۆی کۆمەڵایەتیەوە نابوتی دەکەن تا دەگاتە زیندان و ڕاونان و کوشتن، بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی وەک چۆن لای دەسەڵاتداران نەفرەت لێکراوە ئەو هاش لە ناو کۆمەڵگا و لاپەڕەکانی مێژوودا بێزرا و ناخوازراو بێت. قڕولی تەی میدیا، ئامادەکردنی ئەمیر عومەر. ئێرە باشووری کوردستانە، لە قوڕ قاچی کورسی و لە لیتەی لافاویش دەستکەوتی حیزبی شین دەبێت. اینجا هەتا قوڕەکە خەستر بێت بێژەرەکە بەدەم گێرە و شێلانیەوە نرکە و نەڕەی بەرزترە. لێرەوە ڕووداوە سروشتیەکان هەر لەخۆ ئیلهام بەخشن بۆ دروستکردنی گوتاری ژەهراوی و دەم و دەستیش کراسی سیاسی لەبەردەکرێت. ئەوە تا دەبینن هەر مایک بەدەستە لە بری تیشک خستنە سەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا و هۆشداریدان لاگەری لافا و واگرتنە بەری ڕێشوێنەکانی کۆکردنەوەی هاوکاری کەچی لێمان دەبنە دادوەر و بە دروستکردنی خایلەی خراپ و نیەتی چاواشەکارانە پرسیارەکانیان دەگۆڕن. بۆ ئایا ئەمە شکستی دەسەڵاتی خۆجێی ناوچەکەیە؟ ئایا ئەم کارەساتە لێکەوتەی گەندەڵی بوو؟ ئیتر بەبێ ئەوەی ئەنجامی هیچ لێکۆڵینەوەیەکی زانستی و ڕسمی چنگ کەوتبێت، قوڕەکە دەکاتە بەڵگەی تاوان و لیتەکەش بەشێک لە پرۆژەی سیاسی ڕکابەرەکەی. بەشێک لەو میدیایانە وەزعەکەیان واترشاندووە بەسەر یەکدا کە هەر بەڕاستی گومان دەخرێتە سەر هەر هەوڵێکی مرۆوی خێرخوازی. لایەوان هەمووان کەم تەرخەمن و خۆیان پاڵەوان و فریاد ڕەس، تەنانەت بێعاری بەو ئاستە گەیشتووە لەو قوڕ و لیتەی لەسەر ڕوخساری منداڵ و گەنج و پیر و جوان و کەلوپەل و دیواری ماڵەکانیش نیشتووە. ئەو لیتەی دەبێت وەک پیسیەک بە ئاوی پاک بشۆرێتەوە، دەکرێتە کەرەستەی پڕوپاگەندەی حیزبی و بێشەرمانە دەڵێن تەنها ئێمە دەزانین پاکی بکەینەوە بەبێ ئەوەی دەستەکانی خۆیان پیس بکەن. ئەرێ هەر بەڕاز ئەوە سیناریۆیە کۆمیدیا چییە؟ سەرەتا لافا وە کارەساتی گەورەی سروشتی باز دەکەن و دوای 1 سەعات دەڵێن دەستی لایەنێکی لە پەشدا. دەی ئافرین و هەر بەشی بۆ ئەو میدیا و ڕۆژنامەنووسەی وێنەی ڕاستیەکانی دەگواستەوە و ئەو دەستەی نیشان دەداین خەریکی پاکردنەوەی قوڕەکە بوو، نەک ئەو دەمەی وشەکانی بەژەهر قەبە و ئاوەز ببوو. ئای میدیای بێئامان، تۆ دەزانی چ کەتنێکت کردووە؟ تۆ دەزانیت هەزاران لێ قەوما و چاوەڕوانی بەهاناوە چوون و هاوکاری ڕاستەقی نەبوون، کەچی کەڵکتان لەو نیەت پاکی و دڵسافیان وەرگرت و سەرگەرمی چاودێری قازانجی حزبی بوون و هێندەی تر قوڕ و لیتەکەتان خەستەر کردەوە. حاشا، ئەمە ئەخلاقی میدیای تەندروست نییە، بەگرە ئەمە بازرگانی کردن و وەبەرهێنانە بە ئازارەکانی مرۆڤەوە، دروستکردنی گومانە لەسەر هەموو نیەتێکی باش و پاک و ئەو دەستانەی بۆ یارمەتی درێژ دەکرێن بۆ هەر هەوڵێکی فریاگوزاری داماڵڕاو لە بەرژەوەندی حیزبی و کەسی شەرمەزاری بۆ ئەو میدیایانەی ئەم لافاوەیان کردە بازاڕی پلە و پۆست و دروستکردنی پاڵەوانی درۆینەی سەرشاشە. ماڵی ئەو شاشەش بە قۆڕ بگیرێت کە گریان و ناڵە و باڵای مرۆڤەکان لە پێناوی بەرژەوەندی حیزبیەکان تەخت و بەخت دەکات. میدیا و میدیاکاری هێژە لافا و بۆنەیەک نییە بۆ تاودانی ڕقی حیزبی، تکایە بە ئەم بێڕەفتاریە تا ئێرە بێت و بەس. کەمێک بفهمن لێ قەوماوان مافیان بەسەر ئێوەشەوە هەیە، بە
بەسەر گوتاری سیاسیەکانیشەوە مافیان لەسەر هەڵمەتی پاکردنەوەی ڕاستەقینە هەیە نەک پانکردنەوەی حیزبی. میلیشیاکان ئێران لە عێراق لە مەترسیدان ئەمە بابەتێکی هۆشیاریە بۆتان دەخێنەوە. ئەمریکا هۆشداری داوە و مارک ساڤایەش هەڕەشە دەکات. واشنگتن دەستی بە جموجۆڵی نوێ کردووە بۆ جڵەوکردنی ئەو میلیشیایانە ئامادەکردنی هاوڵاتی. ئەمجارە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر میلیشیاکانی ئێران لە عێراق جیاوازە و بەڕاشکاوی بەرپرسانی بەغدایان وتووە ڕازی نابن ئەو میلیشیانە هیچ دەسەڵاتێکیان هەبێت ئەگەرنا هەموو بژاردەیەکیان لە بەردەمدا کراوەیە و هێرشی ئاسمانی ژەکێک دەبێت لەو بژاردانە. واشنگتۆن لە هەوڵی ئەوەدایە حکوومەتی داهاتووی عێراق بەبێ دەستێوەردان و هەژمونی ئەو میلیشیانە پێک بێت. ڕۆژنامەی عەرەبی جەدید دەڵێت واشنگتن کۆمەڵە سزایەکی توندی ئامادە کردووە و لیستێکی ڕادەستی حکوومەتی عێراق کردووە کە ناوی کۆمەڵی کەسی بەناوبانگی تێدایە کە ئێستا پەرلەمانتار و نزیکن لە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانیش. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق هەمان شتی لە چاوپێکەوتنێکی کەناڵی حەدەث پەشڕاست کردوێتەوە و گوتی لایەنی ئەمریکی لیستی ناوی ژمارەیە کەسایەتی و گروپە چەکدارەکانی ڕادەستی حکوومەتی عێراق کردووە و واشنگتن لەسەر ئەو ناوانە گفتوگۆ لەگەڵ هیچ لایەنێک ناکات بەڵکو بە پێی سیاسەت و یاساکانی خۆی مامەڵە دەکات. پێش هەڵبژاردننی عێراق پێگەی ئێران ئینتەرناشناڵ لە زاری بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستانەوە بڵاوی کردەوە. کۆشکی سپی هۆشداری بە بەغدا داوە بە هیچ جۆرێکدان بە حکوومەتە نوێیەکەی عێراقدا نانێت ئەگەر نا یان ئەگەر تەنها یەک وەزارەتیش بدرێت بە میلیشیاکانی ئێران. مارک ساڤایە نێردەی تایبەتی ترامپ بۆ عێراق بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ باسی لەمە کرد و پەیامی توندی ئاراستەی سەرکردە باڵاکانی عێراق کرد کە نەکەن بە هیچ شێوەیەک حکوومەتی داهاتووی عێراق ڕادستی میلیشیاکانی ئێران بکەن. لە کۆتایی هەفتەی ڕابردوو مارک ساڤایە لە تۆڕەیەکس نووسی هیچ دەوڵەتێک سەرکەوتوو نابێت لە کاتێکدا گروپە چەکدارەکان بربەرەکانی حکوومەت بکەن و لە دەسەڵاتی دەربچن. مارک ساڤایە بەڕاشکاوی پەیامی بۆ سەرکردە عێراقیەکان ناردوگوتی بڕیاری داهاتووی عێراق لە دەست خۆتانە و ئێوە بڕیار دەدەن وڵاتەکە بەرەو سەروەری هەنگاو بنێت یان بگەڕێتەوە بۆ پەرتبوون و لاوازی. ئەگەر بڕیارێکی دروست و ئاقلانە بدەن ئەوە عێراق پێگەی سەقامگیر و ڕێزلێگراوی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت. بەڵام ئەگەر وانەکەن ڕوبەڕووی داخزانی ئابووری شپرزەی سیاسی و پەراوێزبوونەوەی نێودەوڵەتی دەبنەوە. میلیشیاکانی عێراق لە مارک ساڤایە تووڕەن و بە خیانەتکار ناوی دەبن. لەم هەفتەیەدا ئەبوو عەلی عەسکەری گوتەبێژی کەتائیبی حیزبوڵڵا هۆشداری بە سیاسەتمەدارانی عێراقدا کە مامەڵە لەگەڵ ساڤایەی خیانەتکار نەکەن ئەگەرنا خەڵک وەک دار و دەستە و ئامڕازی ئەمریکا سیرتان دەکەن. گروپەکە پێشتریش هەڕەشەی ناردنەوەی ساڤایی بۆ ئەمریکا کردووە. هەر ئەمەش نییە. ئەکرەم ئەلکەعبی سەرۆکی حرەکەتی نوجەبا لە سەرەتای ئەم مانگەوە هەڕەشەی لە سیاسەتداران کرد و گوتی ئەگەر ساڤایە بێدەنگ نەکەن خۆمان دەین و بەردێک دەخزێنینە ناودەمی. پێشتر پیت هێگز وەزیری جەنگی ئەمریکا تونترین هەڕەشەی لە حکوومەتی عێراق کرد و گوتی هەر دەستێوەردانێکی گروپە میلیشیاکان لە کاروبارەکانی ئەمریکادا وەڵامەکەی هێرشی تون دەبێت و ئێستاش ئەو گروپانە لە بن دەستماندان. هێگز لە پەیوەندیەکی تەلەفۆنی 11 خولەکیدا ئەمەی بە هاوتا عێراقەکەی گوت و لە گوتە و قسەکانیشیدا گوتێتی ئەمە دوایین ئاگادارکردنەوەی و خۆت باش دەزانیت ئیدارەی ئێستای ئەمریکا وەڵامی چۆن دەبێت. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدان و هەڵوێست بوو کە بۆ ئێمەمان ئامادە کرد و هیوادارم بەدڵی ئێوە بێت و کەمێک زانیاریم پێبەخشی بێتن. سپاس بۆ ئێوە کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون تاوەکو بەرنمەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێک بۆ یە خۆشەویست هەر شاد بن.